بالنسبة لبيعنا الحمد لله رب العالمين عم نشتغل الحمد لله. فرۆشتنمان زۆر باشە، سپاس بخوا. سەر ڕای ئەوی دۆلار بەرز دەبێتەوە نزم دەبێتەوە، بەڵام کاریگەری ئۆتۆ لەسەر کڕیاران دروست ناکات، بەڵام لەسەر ئێمە دروستی دەکات، چونکە ئێمە لەگەڵ بازرگانان دەکڕین و بازرگانانیش مامەڵە بە دۆلارەوە دەکەن. بدنا نروح نشتريها 120 ليرة. دوای ماوەیەکی زۆر ئەمە یەکەمین جەژنە کە بە ئاشتی بەڕێوە دەچێت بەبێ خوێن ڕشتن و بەبێ بردومان، هەروەها لە شەڕ دوورین و لە ململانێ و لە شەڕ و جەنگەکان بە دوورین کە لە نێوان سووریا و رووسیا و ئێران و چەکدارەکانی تردا ڕوودەدا. نرخی کاڵاکان بەرز و نزم دەکات بەهۆی دۆلارەوە، بەڵام سوپاس بۆخوا فرۆشمان زۆرە و خەڵکێکی باش سەردانی بازارەکان دەکەن و گەرم و گوڕێکی تا ڕادەیەک پێوە دیارە.